سەلام کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆژەکانی قەرز بەشێک لە هاوڵاتیان تاوەکو ئێستاش قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانن لە پرۆژەی نیشتەجێبوون قەرزیان لەسەر لەلایەن حکوومەتەوە حکوومەت دەڵێت دەبێت هاوڵاتیان پابەندی دانەوەی قەرزەکانیان بن ئەگەر نا لە سەدادەی قەرزەکانیان سوودی دێتە سەر هاوڵاتیان لەم بارەوە چی دەڵێن؟ نیگەرانیەکانی هاوڵاتیان لەم بارەوە تا چەندە لە جێگای خۆیەتی ئایا حکوومەت دەتوانێت قەرزەکانی خۆی دوا بخات بۆ کاتێکی نادیار سەبارەت بە قەرزەکانی خانوبەرە ئەوانەی قەرزیان نەداوە ئایا حکوومەت دەست بەسەر ماڵ و مڵکیان دادەگرێت لەم بە دوواداچوونەدا هەوڵ دەدەین زانیاری دروستان پێ بدەین لەگەڵمان. ئێستا خەڵکێکی زۆر قەرزی لەسرە حکوومەت دەڵێ دەبێ ئەو پارەیە بدەن ئەگەر نەدەن لە سەدادە باجی دێتە سەر تۆ چی دەڵێت بووە؟ ئامادەمە سەدادەیەکەی بدەم بەڵام مەردەک ئێستاکە ئەمن پاشەکەوتم لای حکوومەتە جگە لەو ڕازبانەیەکەوە مانجی یازە و دوازە و ئەوانیت کە بەخۆیان حکوومەت باش زانی چەندەوەکە مشکلەکەم نییە بازەکە ئەمن دەیدەم بەڵامەچینە بە ئەوانیش تاویزی ئەو دوو ساڵی کە گەڕایتەوە باشە تۆ مامۆستای ئامادەی پارە بدەی لەبەرەوەی قەرز لای حکوومەتە یعنی دەتەوێت قەرز بەرامبەر قەرز بەرامبەر بەڵام خەڵکێک هەیە کاسبکارە ئەی ئەوان چی بکەن؟ یعنی ئەنوا خەڵک تێدایە هەیە ڕاتبی نییە ئێستا من ماڵێکی دەناسم 7 کەس کەم ئەندامە ئافرەتەکە کەوایە پێویستە حکوومەت بوەستی لە سەریان باز نەخات تەبان پێویستە ئەوانە مەراعەتی خەڵک بکەن حکوومەت بەوە سەرکەوتو دەبی هاوڕێی ملت بی حکوومەت دەڵێ ئەوەی قست نەدا لە سەدەدا باج لەسەر تۆ چی دەڵێت وڵای قستەکە بابار بە ئەو خەدەماتانێک کە ئەو چەند ساڵە نەکرایە لەوانی بکرد بەیە هەتا من قستەکە مامدا بێ بە چاوان تۆ فەرمانبەریان کاس ناوەڵە کاسبم باشە قەیرانەکان بەس بۆ مامۆستایان بوو فەرمانبەران بۆ یان بۆ کاسبکاری بۆ کاسبکاریشی کردۆ لەو کاسبکارتیە باشە ئێوە ئەمە ئیشمانیە ئیشەکەمان زعیفە ئەی باش تۆ پارەت نییە بیدەیت بە حکوومەت حکوومەتیش باز دەخاتە سەر ینی تۆ ڕازی بەوەی ناوەڵگاکە داواکاریمان ئەوەیە نە ئیشەیە نەکار هەیە ئێستا چەند ساڵی شاو خەدەماتی ئەمە 2 ساڵ قەردانی مە بە حکوومەت تەواوی نەکردبوو 2 ساڵ تاخیر هەری 2 ساڵ تاخیری کرد شەریکەی ئێمە چێ مەجبورین کانی بەکرێ بگرین دانیشت ناوی باشە ئێستا کە ئەو ئێوە دەڵێ سوودی دوا کەوتە دەخاتە سەر ینی دەیەوە باستان لێ وەربگری ئەمە بۆ ئێوە دەتوانن ئەو ناوەڵە چێمانتەزن تۆ ئێستا چەند قەرزاری حکوومەت چەند مانگە ئەمن ئێستا چلوەک مانج قەرزدارم بۆ نەداوم لەو قەیرانە دارایی لە چێ بدەم پێشتر دەمدا هەتا قەیرانی دارایی دروستنەوە بوو هەموو قستەکانم مانگانە دەدا یان 2 مانگ جارێک دەمدا ئەو بە منیان گوتی بوو هەتا 3 مانگ نەدەی احتیادیە پاش 3 مانگ زەری بەدێتە سەری من هەموو 2 مانگ 3 مانگەشی پارەکانی خۆم دەدا ئێستا زین چەند سوودی دوا کەوتە لەسرە باج لەسرە نا هیچ سەردانی بانقم نەکردیە بە ژێم لێ بۆ جەماعەت چوینە گوتیان بە سوودی زۆر دێتە سەری باشە لە سەداددا سوودت هاتۆتە سەر لەو چل مانگەی کە قەرزت نەداوە لە سەدادا دێ ئەمە تەسیر لە تۆ دەکات لە ژیان دەکات تەسیر لە ژیانم دەکاتن ئەم لە چێ بینم ینی ئەمن 250,000ەکەم نییە هەتا بچم لە سەدادەیە کەشی بدەمێ داواکاری چی داواکاریمەوەی حکوومەت چاوەشی بۆ سایدا بخشینیتەوە ینی چاوەڕێ بکات یان ئەو لە سەدادەیە چەندە زەریبەیە چیەوانە هەموو لا بباتن و ئەو جارەکانەوە تا کەسابیتەوە خەڵکەکە وردەوردە قستەکانی خۆی دەداتەوە ئەمە تووشی گرفتان دەکا ئەگەر تاوان سەد ئەمە تووشی گرفتی دەبینە ینی من دەبی یان دەبی سیاری لەو بفرۆشم یان دەبی ماڵمی لەو بفرۆشم یان دەبی خانەکەی بە حکوومەتی بدەمەوە بخۆم بتمە ناوخیوەتی بژی خەڵکێکی زۆر لێرە قستی لەسرە حکوومەتیش دەڵێ ئەو قستانە لە کاتی خۆی نەداتەوە لە سەدادە زیادی دەکەین ئەمە گرفتی دروست کردووە تابان گرفتێکی زۆری دروست کردووە لەبەر ئەوەی خاستن ئۆزالستی چینێکی یەکجار فەقیری دەیە قەناعەتە دوا بێ یعنی عایلە هەیە پارەی مانگانەی ئاوەکەی نییە بیدا هی کارەبای ڕێسی نییە بیدا ئێستا حکوومەت ئەو غرامە و ئەو قستەی خستۆت سەر ئەو هاوڵاتیانە هەیە لێرە معاشی نییە ئیمکانیەتی نیە ڕۆژانە لە جادە تەڕە دەفرۆشێت تەماتە دەفرۆشێت 10,000 بۆ مار و منداری پیاکە بۆیە من لێرە داوا لە حکوومەت دەکەم بەڕاستی کو لەسەر مۆزەف و هەندێک جێگای کە ڕایگرتووە داوا دەکەم لە حکوومەت لەسەر ئەو هاوڵاتی فەقیرانش ڕای بگرێ ئەویش هەر هاوڵاتی حکوومەتە خۆ لە مەری خۆ نەهاش ئەوانەی لێرکانن چ چینەکەن هەژار هەژارترین چین
لە سنووری هەولێر ئەگە من بیزانم وەکوی کە مختاری ئۆزالم ئۆزال ستیە لەبەرەوەی کرێی خانی لێرە 100,000 و 80,000 و مەسەلەن ڕسق و شتەکەشی وەک جەیەکی کو درێن دەرارخانەوەیان ناو لەنگە تەڕەفرۆشان ئێرە شتەکەی هەمووی لە ئوسوولە لەبەرەوەی هەموو چینەکەی ئەوەی لێرە دەژی 195 فەقیر باشە ئەو خەڵکەی کە ئەو بڕیاری حکوومەت کاریگەری لەسەر کڕین و فرۆشتن دروست کردووە یعنی هەندێک جار جێبز بووینە سێ دەستی کردووە و قەرزیش لەسەر و هاوڵاتیش ئاگادار نیە بالفعل خانی هەیە لێرە زۆر جار بۆ ئێمە بۆتە ئیشکال دوو ساحێبی هەیە دوو جار فرۆشراوە لەبەر خانیەکان هەم شەریکە نەیتوانێت تەواویکە هەم هاوڵاتیش لێرە پارەی نییە بیداتە حکومەتیانی ڕاوەستاوە نازانی زاری وایە ساحێبی چێ هەیە و چێنی داواکاریتان چێن وڵای ئەمن وەکو خۆم داواکارم لە حکومت ئاوڕێک لەو فەقیرانە بداتەوە یعنی هەر ئەقل بەلای کەم بازارێ قستیوانی ڕاگرێ ینی کەینێ هەتا وەزع دەگۆڕێ بەلایەک دەبێ ئەوش لەگە خەڵکەکانی کە حسێب بکە و لەگە مۆزەفەکانی خۆی خۆشەر نییە ئیلا مۆزەف بێ ئەویش هەر هاوڵاتی و کوردستانی و منداری بۆ قەیرانە زەرر من بووە تابعاان زۆر زەرمەندەقە و خانیانە لێرە کات خۆی ئەوی معلوماتم هەوی هەوین بە 5 دەفتەر و ڕاستە بە 2 دەفتەر معمەلی پێوە دەکرد مە چاوەڕێ ئەوەی بوون کە قەرارێک بێ قستەکان بە شێوەی ئەوەی کە چەند ساڵە قەیرانی داراییە ڕاتبەکانمان لای حکومەتی بمانداتەوە و دڵمان بەوەی خۆش کە قەرارێک بێ لە جیاتی ئەوەی لە معاشەکەمان بجێردرێتەوە بەڵام ئێستا کە سەتا دەبێتە سەری من بەڕاستی توانام نییە یعنی من مامۆستام بەڕاستی مامۆستام ڕاتبەکە بەس بەشی بژێوی ژیانی خۆم دەکا ئیدی کە سەتا دەدایێت سەری زۆر هەڵەیە بەڕاستی بەو بڕیاری دەبی دابیستەوە دەبی لە شوێنە بەرزەکانەوە دەست پێ بکە نەک لە چینی هەژارەوە دەست پێ بکە لە مۆزەف و مامۆستا دەست پێ ئێوە کاتونە ناوخانوە ینی ئەو مەوعیدەی دانرا بوو شەریکەکە لە هەمان کات خانۆکەی ڕادەستکردن نەخێر نێزیکەی 3 ساڵ ڕاب کە 3 ساڵ بزانام زیاتریش بوو تاخیرتر بوو لە مەوعیدی خۆی ئێمە هەر کرێتی بووین ئێمە لەلایە قستمان دەدا و لەلایە کرێی خانوشمان دەدا 3 ساڵ لە مەوعیدی خۆی تاخیر بوو ئینجا هاتینە بەڵێ لەوەتی قەیرانی دارایی قەرزاری هەموو خەڵکە گرفتی ئێوە چییە؟ کاکە گرفتی ئێرە ئەو پرۆژەیە وەختی خۆی تو بەتەواوی تەواو تسمیلی خەڵک نەکراوە قستی لەسەرە و خانوەکان نیوەی خەڵکەکە بەخۆی تەواوی کردووە حکوومەتیش ئێستا ئەوەی خستۆتە خستۆتە سەر قستەکە داوای قست لەمە دەکە ئەمەش نیمانە بیدەین بەڕاستی ئەمن یەک لەو خەڵکانەی ئێرەم 1,350,000 غەڕاماتە سەر خانۆکەی من من نیمە 1,350,000 ناوەڵا پێم نادێ ڕۆژە چوومە کاکە هاتیمە قستی ئەوەی دەم قستی ئەو خانوام وڵا 1,350 غەڕامەت لەسرە کڕین و فرۆشتیش لێرە لەبەر ئەو غەڕامای بوویتە کێشە خانوو دوو جار دەفرۆشتێت جارێک دەفرۆشتێت کەس ئاگای لێنێ غەڕامەیات دەسەرێ کێشە هەیە لەسەکە ئاگادار نییە لێرە هەیە زۆر کەس ئاگادارنی یەک لەوانە ئەمن خانۆکەم بەخۆم تەواو کردیا چوومە شەریکەی وتیان کاکە دوو غەڕامە لەسەنێت چوە بەخۆ خانۆکەت بە خۆت پارت دێ سەرف کردووە لەلایە حکوومەت جەزای شەریکەکە ناکە کە کەم تەرخەم بووە بەڵام لە هەمان کاتیشدا داوای پارە لە شەریکەکە هەر بەجێهێش شەریکەکە درایەکە چیتر بە نیوەچری بەجێش ئەو بەری خاستن ئەو بەر تەسویر بکە ئەو بەری هەر هەمووی خەڵکە نیوەی بیسی وەرەقەی بەخۆ لەسەر حسابی خۆی سەرف کردیا داواکاری چیە چی دەوێت تۆ والله ئەمە داواکاریمان لە حکوومەت ئەمە خەڵکی بێڕات بین خەڵکی فەقیرە زۆری ئێرکانە داوامان ئەوەیە ئەو غەڕامەی کە هاتە سەرێ جارە لەسەرمان هەر نەیدە لێمان وەرنەگری چکە نیمانە بیدەن حکوومەت دەڵێ بۆ فەرمانبەر و پێشمەرگە ئێمە ڕامانگرتووە باجەکە بدەن سوودی دواکەوتووە پێ دوایە دەبی هاوڵاتیانیش بەش ئەمەش هاوڵاتی ئەو شارینە ئەمەش وەختی خۆی کەوەرمانگرتە بە تەواوی ئیسلامکەن ئەمەش نیمانە بدەن غەڕامەکە حەزمانەیە حکوومەت لە سەمە لابە بەڕاستی ڕێنمایە تازەکانی ئێوە چیە سەبارەت بە دانەوەی قەرزی هاوڵاتیان لە کەرتی نیشتەجێ هەندێک ڕێنمایی هەیە دەبی هاوڵاتی بزانیتن لە بۆ دانەوەی ئەم قەرزانە یەکەم شت مەسەرەن ئەمە ڕێنمایەکەمان هەیە لە 2016ەوە ئەوی فەرمانبەرە کە تەئید بینیتن کە فەرمانبەرە موتە حکوومەتی هەیە ئەو کاتە ئەمە تەعدیل دەکەین ئەقساتی بەس حتا دیسا ڕێنمایەکی نوێمان لۆ دێتن بەس ئەوی پێشتر کە نەیداوە ئەوە مشکلی خۆیتی کە نەیدا بزان لەبەرتە ئەمە لێ وەردەگرین بە سوودی دواکەوتنەوە سەتادا لە سەریتی کەواتە باجی دێتە سەر دێتە سەریە بەس بە جۆرەی ڕێنماییەکە دەلێ لە 2016ەوە ئەمنیش دەبی جێبەجێ بکەم لە 2016ەوە لێ وەرناگرم بەس هەیە پێشتر نەیدایە
دەبینێ بەخۆی 50 مان قەردارە ئەو ڕێنمایە 36 مانگە یعنی ئەمە لەسەرمە وەرگرم. باشە بەڵام هەندێک جار هاوڵاتی بیر لەوە دەکاتەوە دەڵێ کوردستان بە قەیران تێپەڕیوە ئەگەری زۆری ئەوە هەیە حکوومەت لەو کەسانە خۆش بێت. آخر قضیە ئیمانیشتە جێبوون خۆشببوون نییە. يعني بخوي أو قرارة أو هاي نبي خوش بني إلا لحالتك همانة تأديل. يعني كذبة ما أو نبي حكومة لو لا بس السودي دوا كوتن لو أنا كفرمان برن كبيجيري دينن بس أوان أما تأديلي دكن حتى أوقاتي كرين ما يجي ديما لو دردتي. كواتا تشاوري رين ما يتازه دكن أوانش اللي أنخوشنا. بخوي موتي يعني باشا كوتا يعني أما لبر أو لي ورناكري. باش استكرين وفروشتن. بس تشي ديما هيا أو كرين وفروشتن زورا. يعني كرين وفروشتنش بخوي لا قانون استثمار نية إلا دبيبا ريقاي وبرهنان وبيتن. لا خالك كادتي دكري ودفرش تجارت في دكاتن أو لو حالتي كابي أمن كو لي ورنقرم يعني كابرا فروشتيتي باش يعني كرين وفروشتن دبي طبعا كيش أوي كسب دبي وبرهنان بزانيتنك أو كريت يعني فروشتيتي دبي قرزكانش بداته أي طبعا أجيكو أو علي كالسريتي دبي بداته بس هو متابعينا كاتن باشا نرزة هر كسي خانويك بكري قواوي قرزكان بداتو يعني قسطكي لسردمينيتو لا أجر البريقاي وبرهنان بي دبي حمو قسطكي بدات بكامل بكامل يعني كوان مافيا ويني بفروشه لا إلا أما حالتك هي مثلا بابو كور يعني لا نفسي عائلة خويان أجر كرين فروشتن بي أو ناو دقوريتن باشا گرفتی هاوڵاتی تەنیا ڕێنمای حکوومەتە؟ نا گرفتی هاوڵاتیانی ڕاستە لەگەڵ حکوومەتاکە حکوومەت کۆمەڵێ پارەی بۆ داون کاتی خۆی کە قیز بیدەنەوە مەسەلەن دوو دەفتەرونیویان لە حکوومەت وەرگرتووە بەڵام شەریکە ئێستا زیاتر زەختیان لەسەرەکات لەبەر چیژ زەختیان لەسەرەکات لەبەرەوەی ئەو مدەی خۆی تەواو بێت تێگەی ئەبێ پارەکەیان بدەن و بڕۆن ئیشی خۆیان جێبەجێ بکەن بەڵام ئەلێرە کە ئەوانی ژدێن مەسەلەن هەیەە 6 مانگە 7 مانگە ئێستا بۆ نمونە من خزمێکی خۆم پێشمەرگەیە هاتووە لە دەستی دووەری گرتوێتەوە غەرامەکە ئەبێ بدا کێشە لە شەریکە ئەبێ تەکلیفی لێکە نایکا بە ناویەوە تا نەچێ غەرامەکە بدا ئەبێ حکوومەت ئیجراعاتی قانونی بکات لەگەڵ ئەو شەریکاتانە کە کۆمەڵێ مەشارع هەیە ئێستا ڕاوەستاوە وەکو دەشتی بەهەشت ئێستا خەڵگەیە لە هەڵەبجەوە هاتووە شوقەی کڕیوە تا ئێستا جێگەکەی دیار نییە کلیلی نەدراوەتێ ینی شەریکەت چ ڕۆلێکی هەیە لە دانەوەی ئەو قستانەیە هاوڵاتێک پابندی دانی قست نابێتن شەریکە مەسەلا هاوڵاتی پابندە لەبەرەوەی قەیرانی دارایی هەمووی ئەگەڕێتەوە هۆی قەیرانی دارایی ئێستێژ ئەوان کە زەختیان کردووەتە سەر خەڵکەکە کە بێت قستی خۆی بدات و غەرامەی خۆی بدات تێگەی بۆیە شەریکە زۆربەی زۆری عەقدەکان کە ئەکرێت لەگەڵ هاوڵاتیە شەریکەیە ئەیکا چونکە حکوومەت نایکە حکوومەت لەسەر قیست و سووی خۆیەتی ئێمە داوای ئەوە دەکەین یەکەم شت لەو سوودی دواکەوتەیە کە لە موچەخۆر تەجیل کراوە بۆ لە کەسێک کە موچەخۆر نییە تەجیل نەکرێ خۆ قەیرانەکە لە سەرشانی هەموو خەڵکە بە تەنیا لە سەرشانی موچەخۆر نەبووە ئێستش کاسب کارش زەرری کرد هەموو خەڵک کەس کەسابەتی نەبووە مەسەن ئێستا من لێرە کەسێک دۆست و جیرانم هەیە وەسڵەکەم بۆ هێناوە پێشمەرگەی دێرینە خۆیش موچەی وەرنەگرتەوە بەڵام کەس خانوەکەی کڕیوەتەوە ئێستا ئەو کەسەی تر موچەخۆر نەبووە ئەم مەجبورە فایدەی تاخیریەکە بدا فایدەی تاخیرەکە دەدەی 250 قستی مانگانەکەش 250 دەدەی 500 بەڵام ئێستا فترێش کە فایدەی تاخیریەکە هەم لێت خۆش نابن هەم قیستەکانی کەش دوایی کە ببێتە دەبڵ لەسەرت خۆ تۆ پێت نادرێت با موچەخۆر نەبی ئەوانش ناحەق نینە کە ئەو زوگوفەی هات ئێستا تعلیماتی مەڕێنمایی مەدەلێ ئەوانەی موچەخۆرن لە یەک 2016 ئەوانەی سوودمەندەکان لەگەر قستی ڕاگرن بەس هاوڵاتی ئەتیادی لێیان وەگرن هاوڵاتی ئەتیادی لێرە مشکلێمان چیە دەبینی کابرا پێشمەرگەیە بەس دەستی دووەمە یعنی شمولی ئەگەر دەستی دووەم بی فایل لێرە مستەفید چێە کابرای پێشمەرگە دەستی دووەمە کڕێتی شملی ناکە بەس ئەگەر مباشر بەخۆی پێشمەرگە بی بێ لێرە سوودمەند بی قەردی وەرگری ئەوان ڕاوەستایە حتى سوودمەندیان عەفووە بەس دەستی دووەم عەفوو نییە
قەرزی خانوبەرە یان سولفەی ئاقاری ئەگەریەوە هەیە لە داهاتوودا ببێتەوە؟ لە داهاتوو ئەگەر بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا پەسەند بکرێ حکوومەتی نوێ تەشکیل بکرێ ئەگەری هەیە لەوانەیە یعنی پێشنێژ وەکو هەموو سکتەرەکانی دیکە لەوانەیە بکرێتەوە. باشە سەبارەت بە قەرزی خانوبەرە دەتوانین بڵین پرۆژەیەکی سەرکەوتوو بوو وا دەکات حکوومەت لەگەڵ هاوڵاتی متمانەیە لەگەڵ دروست بێ و حکوومەت پەرە بەو بوارە بدا یاخود کێشەی لێکەوتوتەوە. بێگومان پێشنی خانوبەرە یعنی لە کارە هەرە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە هاوڵاتیان زۆر سوودیان لێوەرگرت کە توانیان بە هۆی ئەو پارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سلفەتدایە هاوڵاتیان خانی و خۆیان پێتەواو بکەن چ لە ناو شاری چ لە قەزاو ناحیەکان چ لە گوندەکان بەڵام زۆر جاریش کێشەمان هەر دەبێ لە بەروەی ئەو پارەی کە درا هاوڵاتیان وەکو پێویست نەمانتانی وەری بگرینەوە یعنی ناتوانین لە بەروەی یعنی بۆ نمونە گوندەکان لە ڕووی یاساییەوە گرفتە بووە؟ لە ڕووی یاسای گوندەکان لە بەروی چکە سەنەدیان نیە گوندەکان سەنەدیان نییە خانیەکانیان حجز نەکرایە بەس کەفیلەچیان هەیە کەفیل یعنی زەمانەچیان هەیە کەفیلەکە فەرمانبەرە بەڵام ئەو کەفیلە بە پێی پێویست نەبوو لەوانەیە وازی لە دائیرەی هینایە لەوانەیە چتە خارج لەوانەیە مردیە یان خانە نشین بووە یان یعنی زۆر کێشەی لۆ دروست کردین پارێکی زۆری حکوومەت ئێستا لای ئەو خەڵکانە ئەرێ وەڵا زۆر پارێکی زۆر لە لای گوندەکانە یعنی چەند دەبێ ینی ئەگەر بە تەقدیری دابنی نزیکەی چەند دەبێت وڵاهی نازانم بە چەندە یعنی بەڵام پارەیەکی زۆرە پارێکی زۆر هەر هاوڵاتیەکە ئەو بڕە پارەی وەرگرت بێت چەند بووە 20 میلیۆنەکە بووە 25 میلیۆنە گوندەکان 25 میلیۆنیان وەرگرتیە بەڵام ئێستا ئامادەنین قەرزەکە بدەنەوە بەشی زۆریە بێگومان لە خۆی دەبی بگەڕێنەوە بەڵام ئەگەر نەیگەڕێنەوە یعنی ئەمە ناتوانین بەزەوەندە دەتوانین تەبلیغی بکەین تەلەفۆنیان لۆ دەکەین موچەی کەفیلی ڕدەگرین بەس ئەگەر کەفیلەکە مابی جاری وا هەیە کەفیلەکە ماشە یعنی لە ژیانی ژمایە نووسراو دەکەین لە بۆ دائیرەی کە فەرمانبەرەکە لەوەیە نووسراوی لۆ دەکەین احتیمالە محاسیبەکە برادەریتی خزمیتی ناسیارێتی یان خۆی لونمونە هەمانە لە خۆی مدیری بنکەکی تەندروستیە بوویتە کەفیلی چەندەها چەندەها کەس بەڵێ موچەکەی ڕناگرین یعنی نائیلازین یعنی تەلەفۆن لە بۆ مدیر ناحیەکان بکەین لە بۆ مختاری گوندەکان بکەین بە تەلەفۆنیان لە بۆ بکەین یعنی زۆر محاوەلە دەکەین یعنی بەڕاستی ئەو محاوەلەی ئەمە دەیکەین لە بانک خانوبەری هەولێریەک زۆر محاوەلەمان کردیە بەس ئەگەر نەیەتەوەش یعنی ناهینی لۆمان بکەین دەبی حکوومەت ڕێو شوێنی تازە بگرێتەوە باش پێویستە سەبارەت بە ناوخۆی کوردستان شارەکان بڵین بەشێکی زۆر لەو کەسانی قەرزیان وەگرتووە فەرمانبەر بوون ئەمە هەتاکەی ئەوانە پارە نادەنەوە لە مانجی هەشتی 2015 کە قەیرانی دارایی تووشی هەرێمی کوردستان بوو هیچ قیستێک لە موچەی فەرمانبەرانمان بۆ نەهات لەبەروی لە ناو قەیرانی بوون ئێستاش لە هێزالیش هیچ قیستێکمان لە بۆ نایەت نەخێر بەس ئەگەر ینی پاشەکەوتی موچە چابی لەوانەیە ینی لەگەڵ چاکبوونی پاشەکەوتی موچە نەمانی یەکسەر قستەکانمان لۆ دێ قستەکان دەست پێ دەکاتەوە ئەمە پرۆسەیەکی تازێ باشە سەبارەت بە ئەوانەی فەرمانبەر نین ئەوان دەبێ مانگانە قستی خۆیان بدەن ساڵانە ئی هاوڵاتیان ساڵانەیە ساڵانە بە پێی قەردەکەی ساڵانە قستی خۆی دەداتن ئەوشە نییە لە بوار باشترە ئیناو شاری زۆر باشە لە بەروەی خانیەکەی حجزە و یعنی باشترە باشە ئەو بڕە پارەی کە ئێوە تەرخانتان کردووە بۆ قەرزی خانوبەرە ئایا دەتوانن لە داهاتوودا بە هەمان پارە بدەنەوە بە هاوڵاتی تازەتر بۆی خان و دروستکە نەخێر ئەو پارەیە داخلی حسابی وەزارەتی دارایی دەبی ناتوانین ئەمە دەستکاری بکەین ینی چاوەڕێی بڕە پارەیەکی تازە دەکەن دەبی پارێکی کە تەرخان بکرێ هەتاکو قەرزی هاوڵاتیانی پێ بدەین سەبارەت بە قەرزی نیشتەجێبوون کە حکوومەت بە هاوڵاتیانی داوە تا ڕادەیەک هاوڵاتیان گلەیی ئەوە دەکەن یعنی ڕێنمایەکانی حکوومەت دادوەری تێدا نییە ئێوە لە پەرلەمان ئەم جۆرە پرۆژەتان پەسەند کردووە یان چ بۆ چوونێکتان هەبووە لەسەر
ئەم پرۆژەی نیشتەجێبوون و پێدانی قەرز بە پرۆژەکە؟ چەندین جار لەگەڵ وەزارەتی دارایی قسەمان کردووە گفتوگۆمان کردووە سەبارەت بەوەی کەیسا قەیرانە لە هەرێمی کوردستان دەبێت بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە بکەن کە ئەو قەرزانی کە پێیان دراوە بتوانن بە شێوەیەک لیان وەرگرنەوە کە لەگەڵ ئەم دۆخی داراییە بگونجن. سەرەتاکەی لەوە دەست پێیەکە 2 ساڵ پێش ئێستا ئەکرێ بڵێن ئێستا بۆ بە ساڵی سێهەم وەزارەتی دارایی ڕێنمایەکی دەرکرد تێدا لە ڕێنمایەکەدا نردوێتی بۆ سەرجەم بانکەکان کە پێشینیان داوە بە هاوڵاتیان و کە قەرزیان داوە بە فەرمانبەران و هاوڵاتیان تایدا نووسراوە کە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی پاشەکەوت لە موچەکەیاندا دەکرێت لەبەرەوەی قەیرانە لەبەرەوەی 30 ڕۆژ جارێ موچیان پێنادرێ تا ئەو کاتەی سیستەمی پاشەکەوت هەڵەگیرێ ئەتوانن ئەو قەرزەی لە سەریانە نەیدەنەوە. باشە ئەوە سەبارەت بە فەرمانبەران و مامۆستایان دکتۆر بەڵام ئەوەی کە گرفتە لە زۆربەی ئەو پرۆژانەی کە نیشتەجێبوونە ئێمە قسەمان کردووە لەگەڵ هاوڵاتیان بەشێک لەوان کاسبکارن. ئەو قەیرانە تەنیا بۆ فەرمانبەرانە یان قەیرانەکە بۆ تەواوی خەڵکی کوردستان بووە. ئێستا هەندێک لەو هاوڵاتیانە حکوومەت داوای زیاتر لە ملیۆنێک دینار وەکو سوودمەندی دواکەوتە داوا لە هاوڵاتیان دەکات. پێتان وایە ئەمە دادپەروەری تێدا بێ؟ پرسیارەکەت بەجێ بەڵام کاتم بەرێ با بۆ ڕوونکەمەوە ویستم ئەوەت بۆ باسکەم. ئەمەی من وتم تا ئێستا بۆ فەرمانبەران بوو. بەڵام ئەو پەیامە بەڕوونی نێگەیاندا هەموو خەڵکی کوردستان کە پێیان بڵێ فەرمانبەران ئەتوانن قەرز نەدەرەوە بەڵام هاوڵاتیان نابێ بێ و قەرزە بدەنەوە. بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی کە فەرمانبەر نین و کاسبکارن و قەرزیان وەرگرتە بوو وا تێگەشتن لە سەرەتاوە کە ئەمانیش مافیان هەیە و قەرزە نەدەنەوە. لایەکی تری بۆ باسکەم ئەم قەیرانە کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد تەنها فەرمانبەر زەرەرمەند نەبوو لێی کە پاشەکەوت لە موچەی کرا. سەدان کەس لە کەرتی تایبەتە ئیشی ئەکرد ئەو قەرزەی وەرگرتە بوو ئەویش چووە ماڵەوە لە بەرەوەی کۆمپانیەکان پرۆژەکانیان وەستا. سەدان کاسبکار لە بازاڕە کاسبی خۆی کرد لە قەیرانەکەیە وای لێ هات دەو داهاتی دەست ناکەوت کە ڕۆژانە بتوانێت بچێت ئەو قەرزە بداتەوە. بۆیە دەبێت وەزارەتی دارایی جارێکی تر پێداچوونەوە بۆ بڕیاری خۆی دابکاتەوە. پێدوایە پەرلەمانی کوردستان هیچ بەرپرسیارەتێکی سەبارەت بەم پرسە نەکەوتۆتە ئەستۆ لە ڕابردوودا؟ لە ئەوەڵەوە هەتا ئاخیر ئەمە ئیشی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم خۆی حقیقەتت بێ ئیشی وەزارەتی دارایی هەرێمیش نەبێ ئەبێت بانکەکان لە کوردستانە ئەو کارە بکەن. ئیشی وەزارەتی دارایی نییە قەرز با بە خەڵک ئیشی بانکە بازرگانیەکانە. بانکی عقار قەرز با بە ئەو کەسەی کە ئەوێ خانە دروست بکە. بانکی کشت و کاڵی قەرز با بۆ جوتیاری کە ئێوە پرۆژەی کشت و کاڵی دروست بکە. بانکی پیشەسازی ئەم بانکانە ئەتوانن سەرچاوەی دارایی و داهاتی تریان هەبێن نەک لە بودجەی ساڵانە حکوومەت و وەزارەتی دارایی پارەی بۆ تەرخان بکە. وەکو تێر ئەمە بگێنم هەر هاوڵاتیە قەرزی لەسەر بێ قەرز هەر قەرزە هەر ئەبێ بدرێتەوە. بەڵام من لەگەڵ ئەوە نیم غەرامەیان بخەیتە سەر. لەگەڵ ئەوەم جارێکی کە شتێک هەیە لە سیاسەتی دارایی پێوترێت دووبارە ڕێخستنەوەی پێدانەوەی قەرزەکان. ئەو قەیرانە ئابوووریانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە چەندان پرۆژەی هاوشێوەی ئەم پرۆژەی نیشتەجێبوونی ئیفلاس کرد. ئێستاش بەشێک لەو هاوڵاتیانەی کە پێشینەی نیشتەجێبوونیان لە حکوومەت وەرگرتووە دەڵێن پێویستە حکوومەت ڕەچاوی ئەو قەیرانە ئابووریانە بکات و باشترە ئەو مامەڵەیە کە لەگەڵ فەرمانبەر و مامۆستایان دەکات لەگەڵ کاسبکار و هەژارانیش هەمان مامەڵە بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.